پێشتر منداڵانی گەڕەکی مامۆستایان لەم شوێنەدا یارییان دەکرد، بەڵام دوای سوتاندن و شکاندنی یاریەکانیان لەلایەن کەسانی نەناسراوەوە ئێستا منداڵەکان ناتوانن وەک جاران یاری تێدا بکەن. زۆرێک لە منداڵانی هەڵەبجە بێبەشن لە شوێنی یاریکردن، تەنانەت ئەو گەڕەکانەشی باخچەی یاریکردنیان تێدایە کە لەوپەلەکانیان شکاون و بە کەڵکی یاریکردن نایەن یان سووتێنراون و لەناو براون. پێشووتر لێرە یاریمانە کرد، بەس ئێستا شکاوە لە کۆڵان یاریەکەین. لە کۆڵان ئیستۆبەدانەکەین، تر یاری زۆر بەکەین. هەتا تۆز ئەمێن و ئیتر دوای دایکم بۆ مەکات و ئەڕۆمەوە. حەزەکەی چی یاری تاقی بکەیتەوە؟ وەڵا هەر هەمووی بەس ئێستا سوتاون پیاوی هاتوو سووتانوێتی و تر ڕۆشتووە. ئەی باشە، ئەی یاری هەیە شکابێ؟ ئارە وەڵا هەموو شکاو بە زۆر دوانما ئەوانیش ڕووشاون خۆشن، ئیتر بز ڕووشاون بیجانەکانمان ئەدڕێنە. لەبەر نەبوونی شوێنی یاریکردن و باخچە، زۆرێک لە منداڵان لە ناو گەڕەک و کۆڵانەکان و لەسەر شۆستە و شەقامەکان یاری دەکەن. ئەمەش زۆر جار منداڵانی ڕوبەڕووی مەترسی کردوێتەوە. لە سنووری شارەوانی هەڵەبجە 30 باخچەی ڕووبەر جیاواز هەن. زۆرینەیان جگە لە نەبوونی شوێنی یاریکردن بەهۆی نەبوونی کرێکار و باخەوان ئەو باخچانەش کە سەوزکراون مەترسی وشکبوونیان لەسرە. ئەو باخچانەشی کە هەبێت ئەگەر یاری مناڵانی تیاابێ بۆ خۆت ئەزانی یعنی ساڵانە پێویستی بە چاکردنەوە هەیە، پێویستی بە سیانە هەیە. ئەمانش بەهۆی ئەوەی کە ئەم بار و دۆخەی هەموو هەرێمی کوردستانی پیا تێپەڕیەوە نەمانتوانیەوە بە شێوەیەکی باش سیانێ بکەین. ئەمە لەلایەکی کەش نەبوونی کارمەندی پێویست لە باخچەکانە بەڕاستی نەک تەنها ئەو باخچانەی کە یاری مناڵانی تایە سەرجەم باخچەکانمان بەداخەوە بەهۆی ئەوەی کە کارمەندی پێویستمان نییە لەبەرۆی لە ساڵانی ڕابردووە ژمارەیەکی زۆر لە کارمەندەکان خانەنشین بوون، کەس نەخراوەتەوە شوێنی و هەروەها کەسیش دانەمەزێنراوە. ئەمانە هەمووی بوون بە گرفت بۆ ئەوەی کە باخچەکانمان بەو شێوە بێت. بەهۆی نەبوونی شوێنی گشتی بۆ یاریکردن، منداڵان لەسەر شەقام و کۆڵانەکان و شوێنی نەگونجاو و مەترسیدار یاری دەکەن. بەشێک لە خێزانەکانیش بە ناچاری منداڵەکانیان دەبن بۆ ئەو شوێنانەی کە منداڵان بە پارە یاری تێدا دەکەن. نزار کەریم، NRT هەڵەبجە.